ئەو کەسەی خەڵکی دەکوژێ خوا زۆر لێی تۆڕەیە. سەیریکە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەموو ئەهلی ئاسمان واتە هەرچی مەلائیکەیە لەسەر ئاسمانەکان کە مەلائیکە تاوان ناکەن، هەرچی مەلائیکە هەیە کە چەند قاتی مرۆڤەکان زۆرن، چەند قاتی ئێمن، هەرچی مەلائیکەی ئاسمان هەیە هەمویان کۆ ببنەوە، هەرچی خەڵکی سەر زەویش هەیە بە مرۆڤ و بە جنۆکەیشەوە، هەر سێ تاقمەکە مەلائیکە مرۆڤ جنۆکە هەر هەمویان ئیجتەمەعوا على قتل مسلمین، هەر هەمویان کۆ ببنەوە بەشدار بن لە کوشتنی یەک مسلمانێک، هەرچی مەلائیکە و جنۆکە و مرۆڤەیە هەر هەمووی. ئەی قڕ بەسەر و کەسی بە تەنها خەڵکی دەکوژێت ئەبێت تاوانەکەی چەندێک گەورە بێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەر هەمویان کۆ بنەوە مسلمانێک بە ناحەق بکوژن، ئەوە حەق نییە لەسەر پوش و پەڵاشێک دەمە قاڵی بیکوژی، ئەوە حەق نییە لەسەر پارچەیە زەوی بیکوژی، ئەوە حەق نییە، ئەوە زوڵمە، ئەوە قەتڵە. هەر هەمویان کۆ ببنەوە شەریک ببنەوە لە کوشتنی یەک مسلمانێکە، ئەفەرمێت لەکەبەهم الله جەمیعا على وجوههم في النار. ئەوە خوای گەورە هەر هەمویان مەلایکە و مرۆڤ و جنۆکە یەک نەفەریان کوشتووە، خوا لەسەر دەموچاو هەمویان ڕائەکێشێ بەناو جەهەنەم، هەر هەمویان. ئەگە تۆ بەتەنها ئەم تاوانە بکەی بە تاوانەکە چەندێک گەورە بێت. بۆیە بە خۆمانە بچینەوە تۆبە بکەین، بگەڕێنەوە بەلای خوا، غەڵەتێک کراوە با بینی خۆمان و خوا تۆبە بکەین، بۆی بەم شێوەیە نەمرین بەڵکو خوا لێمان خۆش بێت لە قیامەت. بەڵام بکە ئەڵم تۆبە بکەن، بەستم ئەوە نییە کە هانتانن بۆ خەڵکوشتن، ئەوەی کە کردوویەتی، ئەوەی کە تووشی تاوانەکە بۆ تۆبە بکات، ئەوە شینەی کردووە بترسێ لە ئەمڕۆ.